دینا بۆ یەکەمی جارە هاوسەرگیری دەکا لەگەڵ ئەم هاوسەرەی چۆن یەکیان ناسی؟ ئەی لەگەڵ ئاوازدانەری کورد هاڵکە و زایر چۆن یەکیان ناسی؟ بە کاتێکی کەم و فانێکی زۆری کۆکردەوە لە ڕێگای هونەر بۆچی لە کافێیەکانی هەولێر کاری دەکرد؟ دینا وەکو کەسەکانی تر پێشنیاریشی زەخمی بۆ کراوە؟ ئەی لە لیبنان چ کارێکی دەکرد؟ لە ئێستادا نرخی ڕیکلامی بە چەندە؟ ئایا لە ئاهەنگەکەی خێزانی هەردووک لە ئامادە بوونە؟ بۆچی لە کۆتا بەرهەمی ڕەخنە باران کرا؟ نوێترین بەرهەمی چییە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاین وڵاتان بە بڕگە و بابەتێکی جیاواز. وە پێشەوەی سەری ڤیدیۆکە بکەی لایک و کۆمنت و شێر لەبیر نەچێتنەوە وەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەو یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی. دینا لە ئێستادا کەسێکی سەرکەوتووە لە گۆڕەپانی هونەری گۆرانی گوتن. لە هەر دەرکەوتنێکی دەگنانەوەیکی زۆر بەدووە خۆیدا دەهێنی. بابزانی دینا کێیە؟ دینا ناوی ڕاستەقینەی دینە محەممەد ئەمین خدرە لە ئێستادا تەمەنی 33 ساڵە خەڵکی ڕانیەیە. دینا بەکوێ گشتی 4 ساڵ لە دەرکەوتووە کاری هونەری دەکاتن. سەرەتا لەگەڵ هاوڕێیەکەی میدیا گۆرانی لە ماڵەوە دەڵێن. میدیای هاوڕێشی دەڵێتن دەنگ زۆر خۆشە بۆ نەچینە لای ئاوازدانەری کورد هەڵکە و زایر. وا دینەش ڕازی دەبێتن و گرەی بەختی دەکرێتەوە. دەستنە لای هەڵکە و زایر و گۆرانی دەڵێ. هەڵکە و زایریش دەنجی زۆر بەدڵ دەبێ و گۆرانی پێ دەڵێتن. واروها تاوەکو ئێستا دینە بەردەوامە نزیکەی 4 ساڵە تاوەکو ئێستا چل بەرهەمی هەیە. بۆ خەڵکێکی زۆریش پێیان خۆش بوو بزان هەڵکە و زایر چۆن ڕازی بۆ کە دینەخان گۆرانی بڵێتن و بیکات بە گۆرانی بێش. دەڵێن بە چ شێوازێک ڕۆیشت بە لای هەڵکە و زایری. ئەویش دەڵێتن زۆر بەزلێکی سادە و بەڵکو بگرە بێمەگا پیش چوومە لای هەڵکە و زایر بەڵام ئەو دەنگمی هەڵبژار نەک ڕوخسارێم. بۆ دینە باز لەوەش دەکاتن دەڵێ تاوەکو ئێستا بۆ 4 ساڵە چل بەرهەمی خۆم هەیە و خۆم لە گشت ستایلەکان دەبینم و وە گشت ستایلەکان هەز دەکەم لە من دێتن وە بە گۆرانی خۆشەویستیشم من ناسرامەوە دەنگدانەوێکی زۆرم بەدەستێنا وە لەگەڵ ئەوانش گۆرانی دەسماڵ و دادە و ئەوانە زیاتر دینێ بە خەڵک ناساند. دینا باز لەوەش دەکات و ناشارتەوە دەڵێ من لە کافەیەکانی هەولێر گارسۆن بوومە وە زۆر بە شانازیەوەش باز لەوە دەکەم و من تەنها کاری گارسۆنیم نەکردەوە بەڵکو بگرە مارکێتینگ و پێشکەشکاری و وەرگێڕان و وە لە کۆتاییش هونەرم کردووە. من کاتێک دەستم بەکاری گارسۆنی کرد ئەو کاتە تەمەنم ئەکجار گەورە نەبوو بەڵکو بگرە ڕۆژانە 12 کات ژمێر کارم دەکرد وە زۆر بە ئاسانی نەگەیشتمە ئەو مەرحەلەی ئێستا. بۆیە من هەوڵێکی زۆرم داوە تاوەکو گەیشتمە بۆ ڕۆژی ئێستام ئەو باز لەوەش دەکاتن چەند زمانێکیش دەزانی وەکو زمانی عەرەبی بە هەموو لە هەجەکانیەوە بەڵکو بگرە خەلیجی و مەغریبیش دەزانێتن وەروها تورکیش دەزانێتن و دەڵێ ئینگلیزیێکی باشیش دەزانم بۆ خەڵکێکی زۆر پێی دەڵێن ئەی هیندی دەزانی ئەویش لە وەڵامدا دەڵێن نەخێر هیندی نازانم تەنها ئەم گۆرانیم گوتووە بە هیندی لەبەرم کردو و وتومەوتەوە وە دەنگدانەوێکی ئەکجار زۆری بەدوای خۆ دەهێنە ئەم گۆرانیە وە لە پرۆگرامیشمدا هەیە گۆرانێکی تری هیندی بۆ خۆشەویستانم ئامادە بکەم و وە لە پرۆژەمدا هەیە. بۆ خەڵکێکی زۆر دەپرسن ئایا دینە چی دەکرد لە لەبنان 2 ساڵ؟ دینەش وەڵام دەداتەوە دەڵێتن من 2 ساڵ وایە لە لەبنان بوومە بەڵام من لە لەبنان کارم کردو و خوێندومە تاوەکو توانێتم ماستەر بەدەست بێنم لە بواری مارکێتینگ بۆیە زیاتریش لەو کاتەوە فێرە زمانی عەرەبی بوومە. دینا وا دیارە چاوێکی ئەکجار زۆری لەسرە هەموو خەڵک پێیان سەیرە دەڵێن چۆن بەو ماوە کورتە هاتە نێو هونەر و ئۆتۆمبیلی گرانبەها بۆ خۆی بکڕێ و خانوێکیش بۆ ماڵی باوکی بکڕێ. دینەش دەڵێ ڕاستە من ئەو شتانم هەیە و ئەو شتانم کردووە بەڵام من کار دەکەم ئیش دەکەم خزمەت دەکەم بۆیە پێویستە لە بەرامبەر ئەم شتانش پاداشتێکی هەبێتن و من کاری ڕکلامیش دەکەم بێزگە لە کاری هونەر بۆیە ئەو پارانم بەدەست هێناوە. وە لە پرۆگرامێک پرسیاری ئەوە لە دینە دەکەن ئایا هیچ بەرپرسێک یاخود هیچ مەسوولێک یان کەسێکی دەوڵەمەند و کچەکانی تری نێو سۆشیال میدیا و دیاری کورد تەکلیفێکی ئاوایان لە تۆ کردووە کە بڵێن بەرامبەر هەندێک شت شتی زۆر زەخمت بۆ دەکەین
ئەویش لە وەڵامدا دەڵێن نەخێر بە هیچ شێوازێک تاوەکو ئێستا مازایەکی فاسولەی نەوتەکانشان پێشکەش نەکردوم بۆیە ئەوان من دەناسن و تەبیعاتی من دەزانن چۆنا بۆ هیچ کەسێک نەوێرە بێتە پێش وە زۆر بە دڵنیاییەوەش دەڵێتن تاوەکو ئێستا بە هیچ شێوازێک شتیوا ڕووی نەدا و ئیشاڵە ڕۆژ نادا. هونەرمەند دینا لە کۆتاییدا چەند وینەوە ڤیدیۆیەکی خۆی بڵاو کردەوە لە ڕێکەوتی 5/6/2021 لەم ڤیددیۆیاندا شەوە ئاهەنگی خۆی بوو لەگەڵ هاوسەرەکەی خەڵکێکی زۆر تامەزرۆی ئەوە بوون بزان و هونەرمەند دینە لەگەڵ چێ هاوسەرگیری کردووە لە کۆتاییدا فەیسی ئەو کەسێ ئاشکرا کرد فۆتۆگرافەرێکە بە ناوی باهرام ئەم گەنجەیە کامێرەمانە و دەمێکە بۆ هونەرمەند دینە کار دەکاتن و وێنەی دەگرێ بە پێی لۆکۆڵینۆکانی ئێمە ئەو کەسەیە زۆر دەمێکە وێنە بۆ دینە دەگرێتن و ئەو وێنانێک کە دینە بڵاوی دەکاتەوە بەدەستی ئەم گەنجەیە گیراوە وەرەوەها دینە دەڵێتن زۆر کەسێکی سادە و ساکارە و زۆر بە شێوازێکی سوتفە یەکتریمان ناسی و باز لەوەش دەکاتن دەڵێ ئەم گەنجەیە کە من ئەو پێکەوە یەکتریمان هەڵبژاردووە زۆر بە قەنەعات لەگەڵ یەکتری دەژین لەبەرەوەی ئەو گەنجەی کە من هەڵمژاردووە نە ڕانژ ڕۆڤەر و نەجی کلاسی هەیە بۆیە تەنها سیقە لە نێوانمان هەیە و یەکتریمان خۆش دەوێت ئەمەش سەروی هەموو شتێکە زۆر جار من پارەم پێ نییە ئەو دەمداتێ و پێکەوە سەرفی دەکەن بەڵکو بگرە زۆر جار بە ئۆتۆمبیلە بچووکەکەی دەچینە زۆر شوێن و زۆریش خۆش دەجین لە ژیاندا هەموو شتێک پارە و سەرمایە و گوزاری نییە بەڵکو بگرە ئەوەندە سیقەی پێم هەیە لە کلیپەکاندا پێی دەڵێم چ جلێک جوانە و چ جوانی ئەو بۆم هەڵدەبژێرێ زۆر جار سەفەری سلێمانیم کردو بۆ لای موزیک و کچە هاوڕێیەکانی خۆم لەگەڵ خۆم بردووە بەڵکو بگرە کاتژمێر یەکی شەو گرامەتەوە ماڵەوە هیچ کاتێک خۆی لا لموز نەکردو و زۆر لە من تێدەگا وێ زۆری یەکتریمان خۆشەوێ بۆیە ماڵ و ملک و سەروەت و سامان هەموو شتێک نییە پێویستە ئینسانەکان یەکتریان خۆش بێتن و یەکتریان قبول بێ ڕەخنەکان و دینە باز لە ڕەخنەکان و کۆمێتەکان دەکات دەڵێتن لەم کۆتاییان نە گۆرانیەکم بڵاو کردەوە خەڵکێکی زۆر گلەیی هەبوو لەسەو گۆرانی هەڵپەڕکێم وتیان ئاوازەکەی زۆر باشە بەڵام شارەکەی زۆر سادە و ساکارە بۆیە پێویست ناکە کەسێکی وەکو تۆ ئەم شەحرە بکاتە گۆرانی دینەش لە وەڵامدا دەڵێتن ڕاستە بەڵام زۆر جار پێویستە قسەی سەرشەقامیش بکرێتە گۆرانی لەبەرەوەی خەڵکێکی زۆر لایەنی ئەم گۆرانیانن و بۆ کەسان نەگوتراوە وەروە دەربارەی کۆمنتە نەشیاوەکانیش قسە دەکاتن دەڵێتن پێویستە هەر کاتێک تۆ کۆمنت دەنووسی پێویستە ڕەخنە بگری نەوەک جوون بدەیت لە کۆمنت ئەو کاتەی سەرقالی بۆی کە جنێو بە من دەدەیت وا باشترە بڕۆی فێری دوو کەلیمە ئینگلیزیان خۆت هەزمانێک تۆ پێت خۆشە یاخود هەر بێکاری ئافرەتی لە ماڵەوە لە جاتی جنێو بە من دەی بڕۆی قاپەکانی خۆت بشۆی زۆر باشترە. ئەو پرسیاری ئەوش لێ دەکەن ئایا پەشیمانی لەوەی دەرکەوتووی ئەویش لە وەڵامدا دەڵێن نەخیر بە هیچ شێوازێک پەشیمانیم لەبەرەوەی هیچ شتێکی لێ نەستاندوومەتەوە کە بڵێن پەشیمانم ئێستاش لەگەڵ هاوڕێکانم زۆر بە شێوازێکی سادە و ساکار هەڵسوکەوت دەکەم و ئێوەش دەیبینن لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکان و وێنە و ڤیدیۆکانی خۆشم بڵاو دەکەمەوە و زۆر کەسێکی سادەمە و بە ماکسیش سناپ دەکەم و زۆر جاریش قسەکانی دینە ڕەخنە و تانەیەکی زۆری دێتە سەرێ وەکو برمەکەی مامۆستا. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکە وەم جارە پێت خۆشە لەسەر چ کەسایەتێکچری بەناوبانگی کورد یاخود جیهانی یاخود هەر بابەتێک و زانیاریەک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروها لایک و شێر و کۆمنتیشتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن وەروها زەنگۆڵەکەش لەبیر نەکەن لەبەرەوەی تاوەکو یەکەمین کەس بی تۆ بابەتەکانمان ببینی و هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.